ئەم سیفاتانت لە هەر کەسێ بەدی کرد بزانە ئەو کەسە ئەهلی سنە و جەماعەتە ئینشاءالله. یەکەمیان ئەگەر زۆر بایەغی ئەدا بە بەڵگە، دایم پێوتی فلانشت بەڵگەی لەسرە، بەڵگەکە صحیحە، شوێن قال الله وقال رسول الله صلى الله عليه وسلم کەوت. دووەمیان عەقڵی پێش نەقڵ ناخست، هەر باسێکە هاتە پێشۆ تەسلیمی بەڵگا و بە عەقڵی خۆی لێکدانەوەی بۆ ناکرد. هەڵی سێمیان ڕێز لە بۆچوونی زانایان نەگرێت، با مخالفیشی بێ، بێڕێزی بەرامبەریان ناکە، ڕاو بۆچوونی خۆی فەرز ناکە بەسەر ڕاو بۆچوونی ئەوان نە. وە خاڵی چوارەم و کۆتایی کەسێکە هەمیشە بایەغەدا بە تەوحید، لەلایە زۆر گرنگە و ڕێگریەکە لە شیرک و بیدعە و خوڕافات، قەت بە ئاسان تەماشایان ناکە، ئەمیشە خەڵکی لێ ئاگادارەکاتن. ئەمانە ئینشاءڵڵا لە هەر کەسێکە هەبن ئەهلی سنە و جەماعەتن. داواکەم لە خوای پەروەردگار لە ئەهلی سنەت و جەماعەت حسێومان کە و لەگەڵ پێغەمبەرەکەی محەممەد صلی الله عليه وسلم حەشرمان کە. ئەم کورتە ڤیدیۆش لە پێنجوێن کردمان. سڵاو و ڕێز بۆ ئەهلەکەی. سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاه.